لەخوای بەزیادی باران ئەمسا زۆر باشە الحەمدولێ لەخوای بەزیاد پەرەکە کەتیە ئێستاەوە دەست بە بەخەرتەی کردیا ئەگەر خوا عومر بداتن ئینشاڵڵا تۆیەکەش دەکەین و خەرتەی دەکەین لە پاشان تۆی دەکەین و ئەوجا هەتا دێت گەرمەکە شینەوە شین دەبوو ئەوجا چمیاچی لێ دەدەین و هەتا ئاخیری ئەوە خەرتەی لێ دەکرێت ئاردەکە نەرم و شل بیتەوە و بێژە دوای بە بەزارێک کە تۆمان کرد گەرمەکە نەکەوتە بری لە ناوەندی ڕادۆسی نێمەش دەبی ئەو بەو نێمەی گەرمەکە دێتە دەرێ خۆی بەزیاد بێمە بەزارەمان هەیە بە بەزارەی دەچینێ بەخۆی ئێستا چار پێنج داوا بەزارە هەیە بە بەزارێ تۆ دەکرێ و هەیە پێ دەرێ بەزارێ تابعی پێ دەرێ و هەیە بە سەیری دەکاتن و هەر یەکە بە شێوازیش هەیە نەوعی باشەیە و خراپشێ و هەر شتە چ دەکەی بەبێ مادی بوون نییە تەبعاً مادی بوونێکی هەر تێدایە تو مادی نەبی لەسەری بەرهەمەکەت نابی دەبی بڕە خۆ پێ و مادیکەی بە خۆ پێ مادینەکەی یعنی هیچ نەکرد بەخوای بارە نەچی وەسەد نە زۆر بەلێژ نەبێتە خوارێ باش نێرە بەرەوەی ناستە خوارێ هەر دەباری ڕاست دەڕوە بەس ئەگە بە نەرمی بباری ئاردەکە دەیمژی پەرەکەی پێ دەکەوی لەخوای بەزیاد ئێستا پەرەکەی کەتیە الحەمدولله زۆر باشە لە هەندێک جیانیش ئێستاش تۆ ناکەی ئەوە خەرتەش ناکرێت قوڕە لە هەندێک جیان بەزانە جیان باش لە پاش مانجی دەگە باران باری پەرەکەکە لە پاش مانجیدا یازدا بە پەرەکەت زۆر باش ئەگەر تو بیداتی پەرەکەت شتەکی باشە یعنی ئاردەکە نیمات تێتەڕێەیە دەگڕەکەی تەواو دەربینی ئەگە دووسێ بوارە بارانشی هەبی لە خوای بەزیادی دەگڕەکە پێ ڕادەگە بە هیمەتی خۆی بەس ینی ئاردەچی و هەمان نمایە تۆی بکەین ئێستاکەی وە بەخۆ سوورەکان دیارە هەولێری نوێ لەولایە و لەولایەوە 150 و لەولایە سێ بەردەن هاتە پێش شایز بڕەکاتە پێش ینی کەم ئاردەکمان مایە لۆ ئاردەکەی کەم ئاردەکمان مایە بەخۆ ئاردەکە بەخۆی سۆرە بامی باش سۆرە بامی بەردی نەبی لەو نێمی تەڕاتی زیاتر دەمینێتەوە لە ناوی دەمینێتەوە لۆ جۆتی خۆشترا لۆ تەرەتەری خۆشترا لۆ هەمووی خۆشترە مادی بوونی نیە بەس ئەگە بەرد بوو بڕک ناخۆشە و ئاویشی باش لێ ڕناوەستی بە سۆرەوانەکە ئاوی زیاتر ڕدەگری ئاوی ڕدەگری نێمێ دەغڕەکەی دەداتی بەخۆی مەردارەکەمە بەخۆمان هەمەردارین لەخوای بەزیادی بەس داوامان لە حکومەت حکومەت هیچ پژگیرێکی ناکە هیچ پژگیرێک ناکە حکومەت نەچمیا دەداتێ نەگەرمت دەداتێ نە دەرمانەکە دەداتێ دەبێ هەمووی بە خۆت بکڕی ئێستا تەنێ چمێن ئازم ملیۆنە 300 500 دەورە تو چمیا بچینێ دوو عربەندەکە دەبی تەنە چمیاچی بکڕی بەس چمیە هەیە لەگە گەنمچانی لێ دەدەین مڕەکەبی پێ دەرێن لەگە گەنمچانی ئەویت کەش عینە چمیا لەگەر گەرمی لێ دەدەین مڕەکەب ئەوەکەیت کەش شەکری پێ دەرێن 20 پێ دەرێن لە مانجی دوو بەسەرەوە خاستە نەورۆزە لە پاش نەورۆزێ لێ دەدەین گەنم زیاد دەکە لە پاشەوەندی لێ دەدەین چمیاکەی کاتی لێ دەدەین شەکرەکەی جۆتەنی بە 600,000 دیارە ئەوە حکومەت پژگیرەکە ناکە بریکاکە ها ئەمن داعمەکە دەکەم ئەوەندا یارمەتە دەمیان بۆ ساعەی دەدەمێ بازاری کەم تربی هیچ یارمەتێکرد نادا ئەوەندە خەرکەکەش بواران مساعدەمانی هیچ ناکەم یەک دنێ خەرکەم مساعدەمان ناکە دێرە ناوەندە دەغڕەکان دادەنیش زۆری دەغڕەکە زۆری سادەورە شایەتی هەمووی خەسارەبی ئەگەر باران هەبیتن چێمیا و ئەوە هەبیتن هەرچی گەنمەچی بچینی پیاو زەرەر ناکەم ئێک لە بارە خۆم ئەمن پار 55 عربەند چاند بوو یەک دنکم نەدوریەوە من دەفتەرنی وەکم لە سەردانە و حەقیۆ حکومەت مەسەلەن ئەوەی کە
تۆ مۆینە معاونەتی فەلاحەکان بکات تۆی بداتە فەلاحەکان ئەو یارمەتی بە شوێنیا بداتن شوێنیا پارەکە بە 330,000 بوو هەتا گەشتە 430,000 ئەو ئەویت کەش بە 500 بوو یابانەکە ئەو سار یابانەکە بە 1,500 ملیۆنە 600 ئەو شەکرەکەش بابرێن ئەوەی بە 350 هەتا 430 لە ئاخری ئەویش ئەلعانەکە لە ملیۆنەشی بەسەردایە ئەجە بەڕاستی فەلاح سارێکی ماروێران بوو دەگەر هیچ کە ساری حەقوێ معاونەتی فەلاحیان بدا بەیە چونکو فەلاحەتی شتێکی وەیە عامە کە عامە یعنی تەسیری لە هەموو ژیان دەبەرەچیەکاتن نەکە لە بەشێری لە هەموو ژیان دەبەرەچیەکاتن ئەجە حەقوێ حکومەت بەخۆی یارمەتی فەلاحی بداتن بەڕاستی ئەو لە دەرمانی لە چێمیای لە مەسەلان قۆدێ دەرمانی پارەکە بابرێن بە 4,000 بوو ئەو سەر بە 16,000 بە 17,000 یعنی زۆر بارە فەلاحی زۆر قورس بووە کە بارە فەلاحیش قورس بووە بەڕاستی هەر بابرێن لەبەر پارەکە هەر تۆی نەمایە تۆی بکات کە تۆی نەمایە تۆی بکاتن ئەوجا فەلاحەکان بە زۆری بڕامەکە لە 4 بەشی نیوەی تۆی بکاتن چونکو اقتیداری نەمایە ئەجا لێرەدا ئەگە حکومەت یارمەتی فەلاحی بداتن بە چیمیا و بە مەعەبەتۆ و بە دەرمان و بەوە بەڕاستی فەلاح بڕێک دەی خۆ بگریتەوە ئەگەر نە فەلاح لە بار چوە ئەلعانەکە نارێمە تۆم لێک لە بارە خۆم 50 عربم چان بوو بەخوای یەک دەکم نەگریەوە ئەوجا عام و چی من بوو هەر بە عام بابرێن و چیمە بوو ئەوجا لێرەدا ئومێت هەیە ئەوانیش ئەو حکومەتەش هەر بەری لە خۆ نەبی هەر بەری لە خۆ نەبی مەسوولەکان و سەرکردەکان و هەر لۆ خۆیان برێن بەس لۆ خۆنبی حەقوەیە یعنی یارمەتی هەموو جۆرە کردارەشی بدەن نەکە لە فەلاحی مەسەلەن لە ژینگەی چ دەکرێتن و چ واریدا دێتن لە هەموو شتێکی حەقوەیە ئەوان بەریاندا شەعب دە ملەتەی دابیتن نە بەریاندا خۆ دابیتن بچن هەر کەسێکە لە ڕاستە خۆ هەتا دەستیان درێژەکرێ بچن گەندەری بکەن و ئەوەی بکەن ئەوە هەر لۆیان دروست نەکرا لۆشان ئەوە ناچتە سەری برێن لۆیان بچتە سەری چونکو ئەو خەرکە تێگەیشت ئەو خەرکە سارەک و 2 3 4 نەبوو هەتا ئەو خەرکە لێ تێر بوو بەڕاستی ئەوجا ئەوان ئەگا بە خۆدا نەچنەوە کو ئەو خەرکان ئەو هاوشتە پشتگوێیان بەس ئەوان لۆ خۆیتیان لۆدار و دەستەکەی خۆیتیان بەڕاستی ئەو خەرکە بڕوان مەکە تەعاملی مادی هەرچی برێ گەنم کاکە پارەکە ئەو وەختەی ئەلعانەکە بە 650 تا 700,000 ئەوە زۆر گرانە هەموو کەس پێی ناکرێت جۆ دیسە هەر ئەوانەیە ساعی بابرن حیوانەکان فەلاحەکان کە ئەلعانەکە جۆ بە 640 ئەو اقتیداریانە ئەو حکومەت دەبی یارمەتی ئەو خەرکەی بدات ئەگە یارمەتی ئەو خۆرکە نەدات ئەو هەرنا کە لە دەوڵەتان دێتن بڕێک ئەوەی گومرجی لەسەر سوکەن هەتا لێرەمە ئەمە بتوانین لۆ خۆمان ئەگە زۆریشمان پێ نەکرێت کمەشی لۆ خۆم کرد ساحب حیوانەکان فەلاحەکان بەڕاستی ئەو شەعبا زۆر دەڕەزالەتدایە ینی هەتا ئاخر نەفەس ئەوان بەخۆیان دەزانن ئەلعانەکە هەڕۆ بەیتەرەی حکومەتی یەک شوشە دەداتێ ئەتو ساحب 200 سەری ئەیوانی 200 سەری ئەیوانی 2 شوشە دەداتێ باشە 2 شوشە ئەو 2 شوشەی ئەمە چی لێ بکەم لە 4 بزنی بدەم لە 4 مەڕێ بدەم ئەوی دیکە چی لێ بکەم ئەو دەرمان و ئەو ئەداوەتانش هەموو بووینە دووقات و سێقات و ئەوە بەڕاستی لەبەر گومرگ و لەبەر ئەو توجارەتی بە خۆیان کە دەکەن خەرکەکەیان فەوتاندیە چیان لۆ خەرکە بەزیێش